دوای گەشتێکی هەفتەی ڕابردوو بۆ سنتەری دەست بەسەرکردن لە کلنت لە شتانی تەکساس، ئەلێکزاندریا ئۆکاسیۆ-کۆرتیزی کە ڕەخنەی لە ژیان و گوزەرانی نێو سنتەرەکە گرت. نابێت هەرگیز خانمێک لە زیندانێکی بچووکدا قەتیز بکرێت کاتێک هیچ زیانێکی بە مرۆڤ نەگەیاند بێت. دەبێت ئاویان بۆ دابین بکرێت و هەروەها مافە سەرەتاییەکانی مرۆڤیان بۆ فەراهەم بکرێت. راپۆرتە هەواڵەکان و هەروەها راپۆرتی پاسەوانانی گەڕۆک سەنگیان خستە سەر ڕەوشی لە ڕادەبەدەر قەرەباڵغی نێو سنتەری دەست بەسەرکردنی کۆچبەران سەرۆکی بە وەکالەتی وەزارەتی ئاسایشی نیشتیمانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە کەناڵی ABC گوت ئاژانسەکەی هەرچی لە توانایدا هەبێت دەیکات بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئەو کۆچبەرانەی کە ئەمساڵ هاتوونەتە نێو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. پتر لە 500,000 کەس سنووری باشووری وڵاتمانیان بەزاندووە. زۆربیان لەو منداڵ و کەسە گەورانە بوون کە هەر خۆیان بەتەنیا بوون. کێڤن گوتی راپۆرتەکانی سەبارەتن بە کەمی خۆراک و ئاو پشتڕاست کراونەتەوە. گوتیشی ڕێوشن دەگرنەبەر بۆ باشکردنی ناوەندەکانی هێشتنەوە و دەست بەسەرکردن. لە 30 مانگی 12ەوە کاتێک دوجار قسەمان لەسەر ئەمە کرد ئێمە بە ئەندازەیەکی زۆر کارمان کردووە. لە سنتەرەکانماندا 20 کارمەندی تەندروستیمان بە درێژایی سنوور هەبوو، بەڵام لە ئێستادا پتر لە 200 کارمەندە. من 14 کەسم بینی لەسەر زەوی خەوتو بوون و چەند کەسێکیان دەیانگوت وا 15 ڕۆژە خۆمان نەشتووە. ڕەشیدا تڵایب یەکێک بوو لە ئەندامانی شاندێکی کۆنگرسی گەشتێکیان بە نێو سنتەری دەست بەسەرکردنی کلنت لە تەکساس کرد. نازانم ئەوەی بینیمان چۆن بۆ خەڵکی باس بکەم. کاتێک بۆ خەڵکی باس دەکەم دەڵێن ئەوەی دەیڵێت ڕاست نییە. منیش دەڵێم ئێمە هەمومان ڕاستیەکەمان بە چاوی خۆمان بینی. کۆنگرس بەم دوایەنە تەرخانکردنی 4.6 میلیارد دلاری بۆ بودجەی تەنگەتاوی پەسەند کرد. بەشی زۆری ئەو پارێش بۆ باشکردنی ڕەوشی منداڵان و خێزانە کۆچبەرەکان بوو لە ناوەندەکانی دەست بەسەرکردنی سنووری.